خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەپشەوتان پێشکەش دەکەین. یەک دوو ڕۆژە باس و خواست هەمووی بۆتە مەوزوعی ڕاگررتنی نەوت و مەوزوعی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان و بۆچوونەکانیش جیاوازە. هەندی ئەگەر بچی لە خەڵکی بپرسی لە مەجلیس و لە کۆڵان و لە سۆشیال میدیا و لە بازار و ئەکادیمی و ناکادیمی هێندەیان بڕینی موچە و نەهامەتی و جیرفان بەتاڵی بینیوە دەڵێن کێ مەعاشمان بداتێ پێمان خۆش. هەندێکی تریش دەڵێن شینی ئەوە دەکەن کە ئابووری سربەخۆ نەماوە و نامێنێ و ئیدی کۆنتڕۆڵەکە دەچێتە شوێنێکی تر. بەگشتی ئەوەی مهمە خاک و خەڵکە. تا ئێمە بە سوپاسێکی زۆرەوە لە سەردەمی ئەوەی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو گرێبەستێکی معنەویمان لەگەڵ مامۆستا ئەحمەدێ بە سوپاسێکی گەورەوە لە کاتە زێڕینەکانی خۆی بە ئێمە بەخشێ ناوە سوپاسێکەکەی. لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەکەین بەڕێزیان هەم وردکار هەم ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مامۆستا زۆر سوپاس. سپاس بۆتەوە کازدانا. سپاس بۆ. ئەکید بە ڕۆژوە بی پرسیارە زیادەی بەڵام تەقسەکە چیان کەشوهاوەکەی ڕەمەزانی ئەمساڵ چۆنە بین ینی پێشەوە بچینە ناو شتە جددی ینی ئەو ڕەمەزانە بە حکمەوەی استیجابەی خەڵک یەکەم بۆ تاکەکان جۆرێک لە ئیسراحەتی تایە چونکە جەوەکەی فێنکە وەختەکەی زۆر دوور و درێژ نییە 13 ساعات و ئەوەندە بە ڕۆژوین. ئەو ئیقبالەی بە قەناعەتی من ئەو ئیقبالەی لە ئێستادا بۆ ئیسلام هەیە لە دنیا و لە کوردستانی خۆشمان بە تاریخی ئەو منطقە نەیبینیوە. ینی ئەو ئەحساسە لای تۆ شەیە. ینی تۆ سەیری داتا و بەیاناتەکان کە مەسەلەن باڵاپۆشی مەسەن باڵاپۆشی من بیرم دێ لە سەردەمی ڕژێمی پێشوو ینی بە تاک و تەرا هەبوو. ئێستا مەسەن 2000 و ئەوانە ئەبنە باڵاپۆش. مەسەن پابندبوون بە ئەو ئیمتحانانەی کە ئەو مؤسساتانەی کۆمەڵ و یەکگرتو و خەڵکی بێلایەن و ئەوانە ئیکا ینی لە دهۆک 12000 کەس دوێنێ بە پێی داتاکانی ئەوێ 12000 کەس بۆ یەکەم جارە ئیمتحانیان ناوە لە بەهای فەرمودا کە پێم وایە مؤسسەی کۆمەڵی دادگەری کردوێتی. ئەم ئیقبالە ئەگەر جیایکەینەوە لە بەشە تەنها ئیسلامیەکەی و پابندبوون بە دینەوە وەک خۆی جیاوازی بکەین لە پابندی سیاسی ئەو ئیقبالەی ئەمڕۆ بەرەو دین دێت بەرەو ئیسلام دێت بە تاریخی 2003 یا لەنەوە یەکۆ بەدواوە ئەم گەشەیی نەبینیوە. بەس گرنگەوەیە زۆرێکی حیزبی نییە یعنی ئەوەی کەوادری حیزبیە ڕاستە حیزبەکان جۆرێک لە پلانی حیزبەکانە بەڵام ئەوەندەی پلانەکەیان بۆ کۆمەڵگەیە پلانەکەیان بۆ ئیسtismarکردنی نییە بۆ حیزب. ئەگینا مەسەن پلانەکە بۆ ئەوە بواە کە حیزبەکان ئیسtisماریکەن ئەکرا دەنگەکان گۆڕانکاری زۆریان بەهاتە بەسەرا کە دەنگەکان گۆڕانکاریشتی و پارتیشە مەسەل ناویشتی ئێستا من ئەو هاوڕێ دۆستەکانم و ڕفیقەکانم ئەین پێشوازێکی گەرمی وسا لە کورسات مزگەوتی کورسات نوێژی مەغریبان بەرناکەوێت من لێرە مەسەلەن ڕۆژوەشتێنینەوەوانە ینی ئەوە ئەو پێشوازیە گەرمە ئاروستم بەوە دەست پێ بکەین جا مەسەبا بێنە سەر ئەسڵی بابەتەکە. ئەو بابەتە هەڵبەتە من بیری بینەران و جەنابیش ئەکید بیرتە چەند جار لێرە گفتوگۆمان کردووە کاتێک کە بەڕێزت باسی ئەو بۆمە تەوقیت کراوەت کرد نەسەن ئاوا پرسیارم لێ کرد بۆم بێکی تەوقیت کرا و باسی مۆزوعی ئەوەی تورکیات کرد لەگەڵ دادگای ICC. بەڵێ زۆر تەفاسیل باس کرد بەڵام بەداخۆ کەس گوێیان لێ نەگرتین. ئێستا ئەم بابەتە لە چیەوە هاتوو و گەیشت بەچی و نەتیجەکەی چی ئەبێ ئەگەر تەفاسیلێکی سادە بدەی ببینێرەکان و سوپاس دەکەم. بەناوی خوای بەخشندەی مێرەبان سوپاس بۆتەوە ڕەمەزان لە هەمووان پیرۆز بێت لە کادرانی ئینشاءڵڵا کەناڵەکەتان لە جەماوەری خەڵکی کوردستان بە تەواوی و لە تەواوی جیهانیان خوای گەورە هەموو ئینسانیەت ئاسوودە بکات چونکە ضرورە ئێمە کە دوعاکەین بۆ تەنها فئەیەکی محەدەد نەکەین بۆ هەموو ئینسانیەتی بکەین بۆ ئەوەی دوعاکانمان گشتگیر بێت ئینشاءڵڵا. ئەم بابەتە لە دوای ئەوەی ئەگەر سەیری تاریخی بوجەکانی عێراق بکەی لە 2006ەوە باسی نەود نییە لە ناو پرۆسەی گرفتەکانی هەرێمە
لە 2009 کاتێک هەرێم نەوت هەناردەیەکا بەڕەسمی لە 2010 یەکەم فەقەرە لە باسی نەوتەکرێت لە ناو موازنەی 2010 حکوومەتی اتحادیایە لەو کاتا دەوای ئەوە ئەکرێت لە هەرێم کە بڕی ئەو نەوتەی هەناردەیەکە بە راپۆرتێک بیداتە حکوومەتی اتحادی لە 2011 بڕی ئەو نەوتە تەحدید دەکرێت کە ئەبێ هەرێم ڕادستی حکوومەتی اتحادی بکە لە 250,000 بەرمیلە ئەچێ بۆ 175,000 ئەچێتە 250,000 تا 2014 بێتە 400,000 بەرمیل بەڵام لە هیچ حاڵەتێک لەو حاڵتانە هەرێم ئامادەی نابێت کە نەوت ڕادستی حکوومەتی اتحادی بکە لە کاتێکا قانونێکی لە عێراق پێوتێ قانونی ئیدارەی مالی کەمە دەستوری مالی عێراق سەرجەم داهاتەکانی ئەم وڵاتە تەبەن بەداخەوە ئێمە لە سیستەمێکی فیدراڵی ئاژین سیستەمە فیدراڵیەکان بە شێوەیەکی گشتی ئەبێ سیستەمەکانیان لا مەرکەزی بێ سیستەمی سیاسیان لا مەرکەزی بێ سیستەمی دادگایان لا مەرکەزی بێ سیستەمی ئیداریان لا مەرکەزی بێ سیستەمی مالیشیان لا مەرکەزی بێ ئێمە ئەو سێ سیستەمەمان لا مەرکەزیە بەڵام سیستەمی مالیمان مەرکەزیە واتە هەموو داهاتەکانی عێراق ئەچێتەوە ناو خەزانەیەکی موحەد دوای تەوزیعکرێتەوە هەرێم کە پابەند نابێت تا 2014 ئیتر ئەوەیە کە ئەڵێن بودجەی عێراق بودجەی هەرێم وەسێنراوە لەلایەن ئەو سەردەمی مالیکی بوو کە ئەگەنە ئەو قەناعەتەی کە هەرێم پابەند نابێ بە ڕادەستکردنی داهاتەوە چ داهاتی نەوتی بێ چ غەیر نەوتی بێ دوو ئاڕاستە ئەگر نەبەر یەکیان ئاڕاستەی محکەمەی اتحادی کە لە 2012 سکاڵاکە تۆمار کراوە لەم ماوەی پێشووە تقریبان چەند مانگێک کە بێ محکەمە بڕیاریدا کە گرێبەستەکانی هەرێم نادەسوورین لە 22 واتە دوای 10 ساڵ ئاڕاستەیەکی تر پەنا بنە بەر محکەمەی نزاعاتی دەولی محکەمەی نزاعاتی دەولی لە پاریس هەیە لە فەڕەنسا لە بریتانیا هەیە لە دوبەی ئێستا هەیە لە ئوسترالیا ژێ واتە چوار محکەمەی دەولی هەیە ئەمە دەولی ئەوە نیە دەولین کە نزاعاتی لایەنەکان چۆن ئەو نزاعاتانە یەکلایەکرێن بە مەرجێ ئەمانە لە ناو قەوانینە ئەو ئیتفاقاتانە جێکرابێتەوە ئاڕاستەی محکەمەکە بەوەیە کەوا سکاڵاکە لەسەر تورکیایە نەک لەسەر هەرێمی کوردستان لەسەر تورکیا کە ئیتفاقێکە بووە لەگەڵ تورکیا ئەو کە چۆن نەوتی هەرێمە فرۆشت کە تورکیا نابێت نەوت لە غەیری وەزارەتی اتحادی مامەڵە لە غەیری وەزارەتی اتحادی بکات لە ساڵی تەمان ئەم اتفاقیانەی کە هەیە لە بینی عێراق و تورکیا اتفاقەکان زۆر کۆنن ڕەنگە اتفاقەکان بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 46 73 77 2010 ئەم چوار اتفاقیە دەولیە لە نێوان تورکیا و عێراق هەن کە بە هیچ شێوەیە تەدەخل لەگەڵ جوانی بانەکە هەمیشە تەدەخل لەگەڵ دەوڵەتە اتحادیەکە بکە لە 2010 گرفتەکە لەکوایە لە 2010 کاتی حسێن شارستانی وەزیری تاقە بێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ شوونی تاقە اتفاقەکە کە ئەکەن شارستانی دەوای ئەوەیەکە کە با لە ناو پەرلەمانی وڵاتە دەنگی لەسەر بدرێ فعلەن لە عێراق دەنگی لەسەر درێ لە پەرلەمانە لە تورکیاش دەنگی لەسەر درێ بۆ دوای حسێن شارستانی وەکو شاهد بانگەکرێ بۆ ئەو قەزیە سکاڵاکە بەردەوام بوو لە 2014 15 16 لە 2019 گەیشتە ئەوەی بڕیاری لەسەر بدرێ طبعا لە مانگی حوتی 2019 ئەگەر بگەڕێنەوە بۆ واڵەکەی من بابەتێکم نووسیوە کە ئەوە لیژنەیەک پێگەێنراوە لە پەرلەمانە طبعا دوایەوە لیژنەکە پێگەێنرا یەکەم جار تەرحی یەکێک لە ئەندامانی پەرلەمان بوو کە ئەو قەزیەیە بەکوێ گەیشتووە پەرلەمان با متابعی بکە سەرۆکی پەرلەمان تەکلیفی کرد لە لیژنەیمانی لیژنەیەک تەشکیلکەن لیژنەکە تەشکیل کرا من یەکێک بووم لەو ئەندامانی لیژنەکە بۆیە هەل لەبەرەوەی مقرری لیژنەی مالی بووم بوو بە مقرری لیژنەکەیش ڕاستە کۆمەڵێک نووسراوی فەرمیم کرد بۆ وەزارەتی نەوت بۆ وەزارەتی عەدل بۆ وەزارەتی سەرچاوەئاویەکان بۆ وەزارەتی خارجیە بۆ ئەوەی تەزویدمان بکەن بە معلومات طبعا 72 لاپەڕە وەسایقم لاکۆ بۆ تۆ لەسەر بابەتە هەر ئەو کاتە تورکەکان کە زانیان ئەم قەزیە جددیە زۆر نیگەران بوو و پەیوەندیان بە منەوە کرد هاتن لێرە 2-3 جار بینی من دووجار لای خۆیان و دووجار لە بارگای مەکتەبی سیاسی کە ئێوە چ ئیشکالێکتان هەیە ئێمە هیچ ئیشکالێکمان نییە مەلەفێکە من ئەندامێکم لەو قەزیە بەس هەر ئەو کاتە دوای ئەوەی مەلەفەکەمان وەرگرت و دراسەمان کرد ئەمانزانی کە تورکیا لەو مەسەلەیە دۆڕێت چونکە ئیتفاقەکانی خەرق کردووە ئەو کاتە توانیان لە ڕێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ماوەیەک تەجیلی کەن
دوای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی دوایەوە ماوەیەک تاجیلیکەن بەس دوجار بڕیارەکە یەکلا لە ژێرەوە ئەو شەڕە سیاسیە بوو ئەو شەڕە سیاسیە بوو هەندێک جار بەچی پەکرا مەسن کە عێراق ئەچووە پێشەوە سکاڵاکە یەکلا بێتەوە تورکەکان بە ئاو سراعیان لەگەڵا کرد ئەوە بوو فترەیەک سەدی ئیلیسۆ گیرایەوە عێراق پاشەکشەی کرد لە داواکە و وەسانی دوای تورکەکان ئامادە بوون ئاو بەر بدەنەوە بە عێراقە بەڵام حەسریان ئەبێ تەکنۆلۆژیای زەراعی لە تورکیا بکڕن ئەمە شەڕی بەرژەوەندیە کاکزانە بەڵێ شەڕی بەرژەوەندیە تا دوجار محکەمەکە یەکلا بووەتەوە بەشی یەکەمی بۆ ساڵح عێراق و بەشی دووەمی ماوە کە ئەو زیانانەی بەر عێراق کەوتووە لە ئەنجامی ئەم نەوتەی لە هەرێم کڕاوە ماوە کە عێراق داوای 26 ملیار دۆلارەکە لە تورکیا من حسین شەرستانیم بینی لەگەڵ هودا سەجادە کە هەردووکمان لیژ نەبووین سعاتێک و 58 دقە لەگەڵی دانیشتوین کە بان کرابوو وەشایەتی لە پاریس مانگی چواری 2019 بوو 2020 بوو وتی ئەو قەزەیەک لایە بێتەوە بۆ ساڵحی عێراق چونکە وەفدەکەی تورکیای بینی بوو ئەو حسین شارستانی وتی ئەو قەزەیەک لا بۆتەوە بۆ عێراق بەڵام تەنها زەمەنی ماوە هەر لەو کاتە وەفدێکی سونەکان چوو بوونە تورکیا یاسین ئەقتایان بینی بوو لە ناو لیژنەی مالی کەسێک لەو برادرانە باسی کردوتی من لە تورکیا بووم یاسین ئەقتایم بینیوە ئەوان ئامادەن مەلەفی نەوتی هەرێم حەلکەن دوایی لە هامیشی کۆبوونەوەیەک بینی وتم چۆن ئامادەن وتی ئامادەن نەوتی هەرێم بوەستێنن تورکەکان ئامادەن نەوت لە هەرێم نەکڕن بەمەرجێ ئەو بەرژەوەندیەی لە هەرێم دەستیانەکەوێ عێراق ئەو بەرژەوەندیان بۆ جێبێجێ بکە دوایی من لەبەرەوەی ئەم قەزیەیەکی مەسەکا بە هەرێمی کوردستان بەگشتی چون بۆ لای سەرۆک کۆمار مەوزوعەکەم بۆ باس کرد ئەو شەخصم برد بۆ لای مەوزوعەکەی بۆ باس کرد سەرۆک کۆماروتی بیکە بە مزەکەرە بیکە بە کتابێکی ڕسمی بۆی دوای ئەمانە ئینکاری لێ نەکەن بەڵێ کردم بە مزەکەرە نوسخەیەکی ماوە کاتی خۆی بە دکتۆر بەرهەم ئێستا لەواڵەکەما هەیە نوسخەیەکیم داوە بە سەرۆکی حکوومەت ئەو کاتە کاگنێچیر نسخەیەکیشم نردووە هەر لەو فترە دوای ئەوە چەند مانگێک دوای ئەمەد باس کە فاسیلی ئەمەم بە تەفسیل نردووە بۆ دکتۆر بەرهەم بۆ کاگنێچیر بۆ کاگ مەسرور شخصەکانیش ماون کە لە ڕێگەی کێوە نردومە و گەیشتۆ بەدەستیان معتەمەدی ئەساسی خۆیان بوون 5 ساڵ پێش ێستەواتە لە 2019 گەر حسێ بکەی تقریبا 5 ساڵەکە ئەم مەوزوعەمان خستووەتە بەردەسی ئەو بەرپرسانەی هەرێمی کوردستان کە ئەمە تورکیا ئەدۆڕێ لەم قەزیە دوایی خاسری وحید ئێوە بن بۆیە لە ئێستەوە مەلەفی نەوت حەلکەن بەڵام بەداخەوە گویان نەگر لە ئەو داخوازیان نەبوو مامۆستا هیچ جۆرە جوابێکیان نەبوو کە ئایا وەرە با مناقەشەی بکەین چی بکەین بۆ قەزێ باشە چکە ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەم پێشنیارەمان هەبوو حەلمان هەبوو بۆ قەزیەکە حەلی ئەو کاتەی کە قەزیەکە هەرێمی کوردستان بتوانێت ئەم گرێبەستانەی کە مولزەم بووە پێوە چۆن بتوانێت لە ژێر مەرجی ئەم گرێبەستانە ڕزگاری بێ ئەوەیە کە نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ یاخود شەریکەیەکی مشترک لەگەڵ عێراقا دروستکەن یانیۆنەری کورد بچێتە ناو سۆمۆ بۆ ئەوەی لانی کەم ئەوەی کە ئەفرۆشێ بەشداری لە سیاست چونکە ئێمە قەزیەکانمان لە مادەی 140 لە مادەی 106 کە هەیئەت تەخسیس ئیرادات الاتحادیە کە ئەوە بێ نوێنەری هەرێمی تیابێت چۆن داهات تەوزیعەکەی و هەیئەتێکمان هەیە بۆ تەوازنی سیاسی لە مادەی 105 دەستوریە ئەو برادرانەی بەرپرسانی هەرێم تەنیا مەبەستیان بوو تاکەی ئەتوانن پارە کۆکەنەوە کۆیکەنەوە دوای چیە بێ با بێخۆوانی قانونی و تەنانە سیاسیش نەبوو ئەوەی هەست پێی کردێ مەسەلەن لەگەڵ تورکیا اتفاقێکە بێ بڵێ ئەوان تەنها گەرنتیان لەسەر کات ئەکرد کە تا کاتەکە بۆ ئەوان درێژتر بێتەوە زیاتر پارەیان دەسەکەوێت و قەناعەتیان وابوو مەسن ئەوانەی کە گرێبەستەکان لەگەڵ تورکیا کردبوو قەناعەتیان وابوو ڕۆژێک لە ڕۆژان تورکیا ئامادە نابێت لەگەڵ عێراقا یا بەرژەوەندەکانی تورکیا بەقەدەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان نابێت بۆ بەرژەوەندی عێراق و بەرژەوەندی هەرێم هەمیشە تورکیا ئەفزەلیەت بۆ هەرێمی کوردستان چونکە 480 کۆمپانیای هەیە لە هەرێمی کوردستانە باڵێن ئیتفاقێکی استراتیجی هەیە ئیتفاقێکی 50 ساڵی نەوتی هەیە بەتەمایە غازی هەرێم با بڵێن لە ڕێگەی تورکیاوە بۆیە بەرژەوەندیەکان لەگەڵ تورکیا ئەوەندە گەورە بوون بیریان لەوە نەکردووە کە ڕۆژێک لە ڕۆژانم بڕیارە دەرەچێت باش تورکیا چۆن ئافێت بێ ئەوکەت خۆمان تورکیا چۆن بێدەنگی تورکیا لە چیەوەیە ڕەزامەند تورکیا من پرسیارەکەم ئەم پرسیارم لە حسین شارستانی کردوتم ئایا تورکیا ئامادەیە و ئەگەر محکەمە بڕیاریدا 26 ملیار دۆلارەکە بسەلمێنێ تورکیا ئامادەیە و 26 ملیار دۆلارە بداوتی نەخێر
وعراقش بە 8.26 ملیار دلار وەرگرێ وتم ئەی چی ئیسفادەیەکە وتی تورکیا سومعەی دەولی لە کەدارە بێ کە ئەوەی تورکیا ناوی ئەچێتە ناو ئەو دەوڵەتانەی کە ڕێز لە ئیتفاقاتی دەولی ناگرێ ئەمەش بۆ ئیسtismاری تورکیا مستقبلەن زۆر خەتەرناکە چونکە تورکەکان زۆر شپرس بوون حتا من هەندێک دۆست و کەسی ئازیز پەیوەندیان کردبوو بە مەکتەب سیاسیەوە کە بە من بڵێن واز بێنم لەو مەلەفە چونکە ئەمە لای تورکەکان قبول نییە مەکتەب سیاسی پیان وتمتیان ئەو مەلەفە هەندێک دڵسۆز باز لەوەکەن مەلەفێکی زۆر ترسناکە تۆ بۆ دەستداوتم من ئەندامێکم لە لیژنەیەکا کە ئەو مەلەفەیان داوەتە دەسی بۆیە معلوماتە و کۆیەکەین کە تورکەکانم بینی تورکەکان وتیان تۆ چیت هەیە لەگەڵ تورکان لەگەڵ تورکیا چیت هەیە دژمنایەتی چییە دژمنایەتی چێوتم هیچ دژمنایەتێکم نییە لە بەس من ئەندامی پەرلەمانی ئەم وڵاتم سوێنم خواردووە کە دڵسۆز بم بەو قەزیەی کە تەرحیەکەم ئەوە ژێکێکە لەو دڵسۆزیانێ کە بە دوواداچوون بۆ ئەو مەلەفەکەین ئەگەنا هیچ دژمنایەتی بە زمانێکی زۆر سادە بڵێن بەڕێز مامۆستا ئەمە هی ئەو ڕۆ دوێنێ نییە ئەمە کۆنە بەڵام خەمساردی هەبوو خەمساردی هەبووە لە 2009ەوە مەلەفەکان مەوجودن کەسەکان مەوجودن ئەتوانم ناوەکانیان بێنم لە ڕێگەی کێوە نردومە بۆ ئەو شخصان ئەین تەنانەت تا ئەکرێ بڵێ ناوی لێ بنین هەڕەشێکی غێر مباشریش لەسەر ژیانی تۆ هەبوو ینی زۆر بە ئاسایی مەسەن ئەو برای مەکتەب سیاسی ئەتوانم دوای ناوەکەیت پێ بڵێم تەلەفۆنی بۆ بکە کە وتی ئەگەر شتێکت لێ هاو ئێمە تەبلیغی خانەوادەکە دەکەین کەەوە ئێمە ئینزارمان داویتە تێ لەو مەلەفە کۆتا بکە وتم ئەو مەلەفە و سەری خۆم چونکە منیان ڕاستپاردووە بۆ ئەو قەزیێ بۆیە سێ کەس سنەیەک و شیعەیەک و کوردێک لەو مەلەفەهن من کوردەکەم وەوا نازانم خیانەت نە لە خەڵکی هەرێمی کوردستان و نە لە عێراق بکەم چونکە من ئەندامی پەرلەمانی ئیتیحادیم سوێنم خواردووە لە ناو پەرلەمانە بە مادەی 50 کە دڵسۆز بم بۆ ئەو وڵات ئەگەر بە قسەیان بکردی تا ئەم زەکەرەی داد بەسەر و کۆمار و بەسەرۆکی حکوومەت و بەسەرۆکی هەرێم چی لێ ئەکەوتەوە بەڕێز ینی هەرە و کاتە بیریان لەوە بکردایەتەوە یاسای نەوتوغاز لە عێراقا دەربچێ و جۆرێک لە تەفاهمێ بکرایە لەگەڵ عێراقا لەسەر مەسئلەی نەوت لەسەر ئەو گرێبەستانی کە هەرێم خۆی ملزەم کردووە پێیانۆ هەرە و کاتە ئەم بابەتیان حل کردایە نەگەیشتینە ئەمڕۆ کە مەسەلەن خەڵکی کورد ئاخرەمە گەورەترین کارەساتە بۆ بەرپرسانی هێزە سیاسیەکانی هەرێم کە خەڵک بڵێ سواز بۆ خوا ئەوە نەوتەکەی هەرێم ڕاگیرە ینی ئەمە ئەمڕۆ لە لێدوانی کەسێک کە هەموو ژیانی خۆی لە پێشمەرگایەتەوە پرسیارکە مام ڕۆستەم کە هەموو ژیانی خۆی لە پێشمەرگایەتە دنیاک ئاربیجی بۆ ڕژێمەوە نابێت بۆی بسێ خاگاز لەبەرەوەی ئێستا لە سپاس بۆخواوە نەوتەکەی هەرێمیشان ڕاگە ئەمە ینی بەڕاستی خۆ ڕەنگە اختصاصی ئەو نییە بەڵام ئەوە ئەزانێ و تۆزێک تەفاسیلیشیدا لە کۆنگرە ڕۆژنامەوانی کەڵێ ئەڵێ لەوەتی نەوتە بۆ کەس لە زیاد بێ بۆ مامۆستانی خۆی کاتێک کە مەوزوعێک هەیە لە ناو نیشتیمانێکا بی هەموو ژیانی خۆت تەرخانکەی بە ئەو نیشتیمانە ئەوانەی کە ئێستا ئیدارەی ئەو نیشتیمانەدەن هیچ بەهایەکیان نەهێشت بێ بەهایان بۆ سیاست نەهێشتووە بەهایان بۆ ئەخلاق نەهێشتووە بەهایان بۆ ئیدارە نەهێشتووە بەهایان بۆ دەوڵەتداری نەهێشتووە بەهایان بۆ کەرامەتی ئینسانەکان نەهێشتووە ئەوە تا راپۆرتە نێودەوڵەتەکان باز لەوەکەن ئەوە بەشێکیش باس ڕۆژنامە نووس ئازاد نییە مەسەن هێزە سیاسیەکان بە ئارەزوو بە توانای خۆیان ناتوان ممارەسەی سیاسی بکەن بۆیە ئەو کاتە ئەگەینە ئەو مەرحەلەی ئینسان نەفرەت لە خۆی بکە کە ئینسان گەیشتە ئەو مەرحەلەی ئیتر نەفرەت لە خۆی بکە ئیتر ئەو وڵاتە کۆتایی هاتووە باش ئێستا هەرێم ڕاستە کیانێکە و هەیە ئەوانە بەڵام هەرێمێکە هەرێمێکی بەرنەفرەتی هاوڵاتیانی خۆی کەوتووە مامۆستا ئێستا هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان حقیقەتەن کە بەڕێزت ئاوە 5 ساڵ پێشستا خەریکی ئەو بابەتە بووی پێی خۆش بێت یان پێی ناخۆش بێ ئەو بابەتە ڕوویداوە لە بەرژەوەندیت یان لە بەرژەوەندی نیە کامیانە ئێمە ڕاستەقینەکەی جگە لەو بابەتی کە ئەبێت مەعالات سیرکەین بزانین ئەم قەزیەیە دوجار بە بەرژەوەندی هاوڵاتیان یەکلای یەبێتەوە ئەوە مەبەستمە بەڵێ یا هەر ئەم بەرپرسانەی ئێستا ئەتوانن محاولەیەکی دیکە بکەن و بە شێوەیەک لە شێوەکان ئەوان طبعا لە بیرمان نەچێت لە ماوەی ئەم چەند ساڵە توانیویانە سەرمایەکی زەبەلاح کۆکەنەوە ئێستا تەواوی بیزنسی ئەم هەرێمە لە دەستی ئەوانایە ئەوەشی سوکە بیزنسێکی بۆ خۆی کردبێ ئەمان بوونەتە شەریکی و قۆرخیەکەن یاخود زەختی لێەکەن بۆ ئەوەی یالیان تێکدا لی تێکەدەن یا زەختی لێەکەن بۆی بیان کاتە شەریک ئەمان مەبەستیان ئەمە بووە کەوا دووشتیان لە بەردەسابێ یەکەم مال دووەم سوڵتە ئێستا هەردووکیان لە دەستایە خەڵک حەزەکە ئەم دووشتە لە دەست ئەم هێزە سیاسیانە و لە دەزم کەسە سیاسیانە بسەندێتەوە
مهما يكن نتيجەکەی مهما يكن نتیجەکەی ئیتر کیانی هەرێم تیاچێتیان ناچێ و مشکلەی نییە ئەم بەرپرسە سیاسیانەی ئێستا هەن لە هەرێمی کوردستانە خەڵک حەزەکە بە شێوەیەکی گشتی حەزەکە ئەم دووشتە لە دەستبان مال لەگەڵ دەسەڵات بەڵام بابێن شیکاری ئەم قەزیە بکەین ئایا ئەم قەزیە بەو ئاسانیە نەخێر بەو ئاسانیە نییە قەراری مەحکەمەکە وایە کە ئیتر تورکیان نەوت لە هەرێم ناکڕێ ئەی کێ مباشر نەوتی مامەڵەیەکا بە نەوتەکەوە ئەو وەختە عێراق مامەڵە بە نەوتەکەوەکە کەواتە ئەکرێ حەلێکی وەسەط بدۆزنەوە حەل لە وەسەتەکەیش ئەوەیە شەریکەی سۆمۆ بێ مامەڵە بە نەوتەکەەوە بکە بەڵام حسابی نەوتەکەی هەرێم لە حسابێکی تایبەتیا بێ سەرف بکرێ بۆ هەرێمی کوردستان بە کۆمەڵی مەرج یەکێک لە مەرجە ئەساسیەکان بریتە لەوەی چوارچێوەیەکە بێ ئەم داهاتەی تا کۆ بکرێتەوە و چوارچێوەیەکە بێم داهاتەی تا سەرف کرێت حکوومەتی عراق لەژێر ئەوە دیوانی ڕقابەی مالی عراقی بەرپرسە لە هەموو دینارێک کە کۆکرێتەوە و بەرپرسە لە متابعکردنی هەموو دینارێک کە سەرفەکرێت ئەوە بۆ خراپە مامۆستا هیچ خراپەیەکیان نیە من نەموتوە خراپە و بالعکس دەستخۆشی لەوەکەم کە دیوانی ڕقابەی مالی کە دیوانێکی زۆر عریقە بە هاوکاری دیوانی ڕقابەی مالی ئەگەر ئەم هێزە سیاسیانە وازی لێ بێنن بە ئەوەنە نەڵێمەوە دوو هێزە سیاسیە ئەگەر ئەم هێزە سیاسیانە واز بێنلەوە ئەگەر دیوانی ڕقابەی مالی ئەگەر موسسەی نەزاها بە شێوەیەکی شەفافانە مامەڵە لەگەڵ داهاتەکان بکەن مامەڵە لەگەڵ خەرجەکانمانە بکەن ئەو وەختە چوارچەوەیەکمان هەبێ بۆ موازنە کاکزانە لەکەیەوە ئێمە قانونی موازنەمان نیە لە هەرێمی کوردستانە لە 2016ەوە نییە ئەوە 10 ساڵی ڕەبقە شوورەیی نییە بۆ ئەوانەی باسی حکوومەتداریەکەن سیان 10 ساڵی ڕەبقە موازنەیان ینی ڕوو بە ڕوو ئاوا بە حکوومەتی پێشوو لەگەڵم حکوومەتا بینم نییە لە بەرەوەی نەچوومە کۆبنەوەکان ڕوبەڕوو بە سەرۆکی حکوومەت و بە جێگرەکەی و بە ستافەکەی حکوومەت وتووە هەر دینارێک کە ئێوە کۆیەکەنەوە و هەر دینارێک کە سەرفەکەن مخالفەی مالیە ئەگەر چوارچەوەی موازنەتان نەبێ ئەگەر موازنەیان هەبێ پەرلەمانەکە ئاکتیڤە بێ دیوان ڕقابەی مالی ئاکتیڤە بێ موسسەی نەزاها ئاکتیڤە شەرمە شوورەییە بۆ سیاسیینی ئەم وڵاتە کە 10 ساڵن نەیانتوانیوە چوارچێوەیەک بۆ داهات و خەرجەکان دروست بکەن کە پێوتێ قانونی موازنە لە کەنەدا کاکزانە ئەگەر ئەو ساڵە لە هەر ساڵێکە قانونی موازنە نەیەتە ناو پەرلەمانەوە حکوومەتەکە بە هەڵوەشاوە دانرێ بەمەرجێ ڕئیسی لیژنەی مالی لە معارەزەیە چونکە لە ناو نظامی داخلیانە دایان ناوە ڕئیسی لیژنەی نەزا لیژنەی مالی لیژنەی قانونیە یا لیژنەی نەوتە سێ لیژنەی گرنگ لە دەست معارەزایە بۆی بتوان چاودێریەکی گونجاو بکە ئەم برادرانەی لای خۆمان ئەم دەسەڵاتەی لای خۆمان چکۆم قورسە من بڵێم ئەم حکوومەتەی لای خۆمان ینی لە حکوومەت ناچێ لە زۆشتە چێوەز لە حکوومەت ناچێت دەسەڵاتێکە خۆی سەپاندووە بە زەبری دووشت بە زەبری پارە و بە زەبری ئەسکەر مامۆستا کەواتە ئەو بڕیارە ئەوەندە بەدڵی هاوڵاتی نابێت کە تەواوی دەسەڵاتە نەوتێکە لە دەستی ئەو سیاسیانە بێت بڕوان ناکەم بەو شێوەیە سەر بگرێت چونکە عێراق پەلەی نییە لەو قەزێک کاکزانە بەڵام هێواش عێراق لە 2010 داوای ئەوەی کردووە راپۆرتی نەوتی بنێ لە 2011 داوای حیسەی کردووە لە 14 بودجەی وەسانووە لە 14 سکاڵای تۆمار کردووە لە 22 محکەمەی ئیتیحادی بڕیاری داوە لە 23 محکەمەی پاریس بڕیارەکەی داوە محکەمەی غرفەی تیجاری پاریس یا با بڵێن محکەمەی ناوبژیوانی پاریس بۆیە وردە قەزیەکان لەوەیەکی ئەم ساڵ بەم شێوەیە بڕوە لە ناو چوارچێوەی موازنە فەقەرەیەکی تایە مادەی 14 هەموو داهاتەکانی نەوتی هەرێمە خرێتە حسابێکەوە هیچ ئیشکالێک نییە لەگەڵ قەراری محکەمەی ئیتیحادی لەگەڵ ئەو قەرارەی پاریس ئیشکالێکی نایە بەمەرجێ تەنیا مامەڵەکە ئەم لەو پێش وەزارەتی سامانە سروشتیەکانە منەوتەی فرۆش ئێستا سۆمۆی فرۆشی ئەمە بەڵام مەرحەلێکی باش نییە ئەمە مەرحەلەیەکی باشە بۆ گەڕانەوەی چوارچێوەی فیدراڵیەت و عێراق ئیش لەسەر ئەم مەلەفەیەکە کاکزانە ئەم ساڵ ئەکرێ بۆ عێراق ساڵی داهاتوو لەوانەیە دەستکا باڵۆشانەوەی گرێبەستەکان ساڵێکی تر بە شێوەیەکتر ساڵێکی تر بە شێوەیە ئەو شینەی کە هەیە لەلایەن هەندێک سیاسی بۆ ئەزانن مەعالات و نەتائیجی ئەم قەزیەیە دوایی ئەو زەرەرەی کە لە عێراق دراوە لە نەتیجا ئەمانە بەرپرسیارەتەکەی هەڵەگرن لە چ کاتێکە لەو کاتەی ئەمانە دژایەتیەکەن لەگەڵەوە هێزە سیاسیانەی کە حکوومەتیان بەدەسە لە عێراق پەیوەندیشی بەوەنی ئەو حکوومەتە لەسەر حکومەیانی کەسێکی تریان چیتر ینی تا ئەمانە بمێنن ئەوانەی لە عێراقا ئێستا خۆ جیلی یەکەم و جیلی دووەم و جیلی سێمیان ئاگادارن لە وەزعە سیاسیە ئاگادارن لەوەی هەرێم
چ مامەڵەیەکی کردووە چ تەعاملێکی لەگەڵ عێراقا کردووە ئەو راپۆرتانە هەمویان ماون کاکزانە راپۆرتێکی لە دیوان ڕقابەی مالی دەوای 21 تریلیۆن دینار لە هەرێمەکە ئەو راپۆرتە هەرماوە ساڵانەی هێنەوە ڕاپۆرتێکی دیکە هەیە مؤسسەی نەزاها ئەینی کردووە 500 لاپەڕەیە باسی تەواوی وردەکاریەکانی ئەو زەرەر و زیانانەکە کە هەرێمی کوردستان لە دەوڵەتی اتحادی ڕۆژێک دەوانش پێمانەوە هەموو ئەمانە مەلەفاتی تەوقیتن هەڵگیراوە بۆ ئەو کاتێک کە زمینە گونجاو بێ بۆ جێبەجێکردن. ئێستا شتێکی ترەوترێ مەسەلەن ئێمە دژی ئێستا ڕەنگە وڵای و گفتوگوێ بڵێن ئەوانە عێراق چین و دژی قەواری هەرێمی کوردستان و مەسەلەن بەڕێستان واو دژی نازام حکوومەت و ئەوانن بەڕاستی من دژی حکوومەتم لەبەرەوەی فاسدە یعنی ئەو زۆر بە ئاشکرا کارزانەیە من دژی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی حکوومەتێکی فاسدە نەک ئەم خولەکەی پێش و خولەکەی پێشووتر خولەکەی پێشووتر حکوومەتی هەرێم حکوومەتێکە تا سەر ئێسقان گەندەڵە حکوومەتێکە تا سەر ئێسقان ناشەفافە حکوومەتێکە تا سەر ئێسقان ڕێز لە ئازادی ئینسانەکان ناگری زۆر باشە قەوارەکە ئەوەی کە زۆر مەسەلەن باسی لێواکە قەوارەکە مەسەلەیەکی دەستوریە قەزیەکە مەسەلەن بۆ مۆزوعاتێکە نا قەوارەکە مەسەلەیەکی دەستوریە هەرێم بەشێکە لە حکوومەتێکی فیدراڵی کە ناوی عێراقی فیدراڵیە بە هیچ شێوەیە ئەم بابەتە ڕبتی بە تێکدانی قەوارەوە نیە ئەوانەی باسیەوەیە کەن قەوارەکە تێکەچێ ئەیانەوێ قەزیەکە دیسان بە بزنسە قەومەچیەکە بێنەوە کەەوە قوارەی هەرێم لە خەتارەیە قوارەی هەرێم کێ قسوێتە خەتەر جگە لەو دوو هێزە سیاسیە باڵا دەسەی کە لە هەرێمە هیچ ئەکیید بەشێکی زۆری پشتی ئەوەی بەرەکەوێت لە مۆزوعانەیە گومانی تێدانی مەسەلە بەڵام یەکێتی هەندێک جار ئەبێتە عاملی ئەساسی بۆ قەزیەکە بۆ چونکە بێدەنگی هەڵبژاردووە ینی لەو کاتێکم بێدەنگەکەشی شەریک بوونە بێدەنگەکەی شەریک بوونە چونکە بێدەنگ بۆ لە قەزیەکە پشتی ئەساسی هەبووە تا ئێستا یەکلانە بۆ تۆ یەکێتی ئاگای لە مەلەفی نەوتەیانە ساڵێک ئاگای لێتی کە نیگەرانە بێ ئاگای لێ نییە کە نەخێر شەریکە عیبی نییە و وەکو گەزۆمازۆ پارەی نەوتەکە باش 26 ڕۆژ پێش ئێستا سەرۆکی یەکێتی لە هەولێر وتی ئەمریکیەکان دنیا لێمان بێزارە کاکە بۆ خاتری خوا وەرن ئەمە بەغدایانی بە زمانێکی زۆر سادەوتی بەڕاستی ینی ئەمە کاریگەری ئەبێ یان جێڕانەوەیەک نییە بولانی کەمەڵێ ئەگەر تۆبەیەکیش بکەیت تۆبەکەت باش بیان خەڵەتەکانی خۆت ئەبێتەوە بن نەسوح بێ نەسوح بێ بەوەی ئەگەر یەکێتی گەڕایەوە بە شەراکەت لەگەڵ پارتیا پەردەپۆشی ئەمانە نەکەن چکە من لە دیبێتێکی لەوێ نەبووی لەوەی ئەوەی بیر و هۆشیاری ئەوەی بیری هۆشیاری یەکێتی وتم یەکێتی و پارتی یەک تەبیعەتی زۆر خراپیان هەیە تا تەبان تا شەریکن لە بەشکردنی مالە هیچ عیبیان نییە ئەڵێ کۆترن و هینەکەن بەدەمی یەکە ئارشێنەوە بەس کە نیزاعیان بۆ دروستە بێ ئەوەی ژێر بەڕێهێنە سەر بەڕە کاک ڕێبین هەردی شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەوەی یەکێتی ئێڵێ لەبارەی پارتیوە لە ساسە ڕاست و ئەوەی پارتیڵێ لەبارەی یەکێتیوە لە ساسە ڕاستەوە ئەوەی هەردووکیان ئێڵێن لەبارەی میلەتەوە لە ساسە هەڵەیە زۆر باشە کاتە ئەو گەڕانەوەی ئەو تێگەیشتە نوێیە باش نییە لانیکەم بۆ ئەوەی کە من نازام تا چ ئەندازێ بەڕاستی قیادەی یەکێتی بە جددیەتی ینی جددیەتی قیادەی یەکێتی لەو مەسئلەیە کە ئەڵێ وەرن بە ئەو مەسئلەیە حەلکەین ئایا بە جددیەتی یا پشکەکەی کەم بووە یا لە حکوومەتەکە لەو حکوومەتەی کە هەیە لەو حکوومەتە حساب بۆ یەکێتی نەکراوە ینی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حوژەڵێ ڕێگاکە بەغدایە لە حکوومەت آخر ڕێگاکە بەغدایە ئەی لەو پێش بۆ نەیوت ڕێگاکە بەغدایە ئێمە بەدایان دانیشتمان لەگەڵا کردووە لەسەر بانکی مرکزی دانیشتمان لەگەڵا کرد تەکلیفمان لێ کرد لەسەر بانکەکانی سلێمانی تەکلیفمان لێ کرد بۆ ئەو کاتە بەغدا نەبوو کە ئێمە مانوت ئەم قەزیە ئێمە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵیا بین با سلێمانی نەکرێتە قوربانی هەندێک پرۆسەی بەناو تەبایی و ئەوانە لەبەرەوەی نازانم من بەڕاستی کاکزانە ئەگەر بمزانیا یەکێتی چونکە من گومانم هەیە لە جددیەتی یەکێتی بۆ چونکە تەجروبەمان هەیە لەگەڵ یەکێتیە هەموو جارێ ئەم وەزع ئاوا نەختێگە ئاڵسکێنێ دوای کە ئیتفاقەکەنەوە وەکو خۆی لەجارە بافڵ تاڵبانی سەرۆکیێتی ڕەنگەت تەبیعەتەکانی هەندێک جوڵەکانی دەرکەوتوێ کە جددیە لەسەر شتەکانی وەڵڵاهۆکو ڕۆژنامە نووس وەکو لە ئەنگلیزیەتی نێڵێ بۆ نیە تۆکو ڕۆژنامە نووس بیڵێ منیش وەکو کەسێک کە تەجروبەم هەیە لەگەڵ یەکێتیە
خوازیارم بەجددی بێ و خوازیارم دڵسۆز بێ بۆ سلێمانی جارە تۆ لەوە گەڕێ لەگەڵ حکوومەتی هەرێمە ئایا بۆ سلێمانی چیان کردووە من کاتی خۆی زۆر داکۆکیم کرد لەسەر ئەوەی لەگەڵ قیادەی یەکێتی مەسەن بۆ بانکی مرکزی کتابێک هەبوو بۆ بانکی مرکزی کە بانکی مرکزی بۆ لە هەولێر فەرعی هەیە بۆ لە سلێمانی نییە ئەو کتابەی کە لە ئەنجومەنی وەزیران کێ عرقەلە بووە لەوەی کەوا لە سلێمانیان نەکرێتەوە یاومە بە 6 ئەندامی سەرکردایەتی یەکێتی کاکزاناگیان کە گەیشتووەتە بەرزترین دەسەڵات لە ناو یەکێتی نیشتیمانیە و ئەو عەلی عەلاقەی کە لێرە بوو لەم ڕۆژانە ئەو عەلی عەلاقەوتی بڕۆ یەک پارچە وەرەقەی ئەوەنەم بۆ بێنە لە ئەنجومەنی وەزیران لە بەشەکەی یەکێتی تا بۆ تام بکەینەوە کۆمەڵە شاهید هەر نامەوێ بیانڵێن لەسەر ئەرکی خۆمان لیژنەمان هێناوە لە بەغا بۆ ئەوەی بانکی ڕافیدەین و بانکی ڕەشید لێرە بکرێنەوە یەکێتی ئیسیجابەی نەبوو دەیشاڵە ئەمجارە ئەی بێ باش مامۆستا سەرۆکی حکوومەت دوێنێ ئەڵێ ئەوەی لە ئێستا لەگەڵمان نەوەستێ دوایش لە دەستکەوتەکان با لەگەڵمان نەوەستێ یعنی جا ئەڵێن بەشێکی تەفسیرەکە وایە بۆ یەکێتیە بەڵام بۆ هەموویەتی نانە زۆر بۆ یەکێتیەتی ڕێک مباشی لەگەڵ یەکێتیەتی چونکە لە مەسەلەی 400 ملیارەکە ئەوەی قرار بوو 400 ملیارەکەی پێشوو بێت طبعا یەکێتی وتیانەوە بە جهودی کاقوبات بووە پارتی ئایانوت بە جهودی کاک مەسرور بووە هێزەکانی دیکەش هەر یەکەیانەیە بە جهودی من بووە دوایی مستەفا سەنەد لە هەموویانی تێکگا ئێستا سەرۆکی حکوومەت دەڵێ ئەم وەزعە طبعا جۆرێکە لەوەی کەوا داوایەکە بۆ یەکێتی کە بگەڕێنەوە بۆ ناو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان یاخود ئەمان بیانەوێ مەلەفەکە بە شێوەیەک لە شێوەکان حەلکەن دوایی بە تەواوی معنا دەست لە یەکێتی بەردەن یاخود نەیەڵن یەکێتی بێتە شەریک لەو پرۆسە سیاسی کە هەیەە لانی کەم ئەو یەکێتی کە ئێستا هەیە بەڵام هەستەکەیت کە زعیفیە یان لە شتێکیان کردووە ئەزانن وەزعەکە ئاڵسکاوە یعنی ئەو قەرارەی پاریس بەس بۆ ئەڵێن بەرمەبای قەرارەی پاریس قەرارێکی ئاسان نییە تورکەکان ملزەم ئەکا بەوەی کەوا تەعاملی مباشر لەگەڵ عێراقا بکەن چونکە قەرارەکان کەی دەرچوون کاکزانە قەرارەکان من ئەڵێم لە 2014 تۆمار کرا لە 2019 قەرار بوو تەئجیل کرا بۆ 2023 لە 2023 ئێستا حکوومەتێک دروست بۆ حکوومەتی ئیتالیە هەفتەی پێشوو ڕئیسی ئەم حکوومەتە چووە سەرۆکی تورکیای بینیوە سەرۆکی تورکیا لە ئێستادا لە ئینتخاباتێکە زۆر محتاجە بەوەی کەوا نەعاڵسکێلەی لە چواردەورەکەی بۆیە عێراقیەکان تەوقیتێکی مناسبیان هەڵبژاردووە با بڵێن کاراکتەرێکی مناسبیشان هەڵبژاردووە ڕەنگە ئەو علاقەی کە هەبووە لە نێوان سەرۆکی حکوومەتەکانی پێشوو لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ نمونە عادل عەبدولمەهدی ئەوەندە مجاملەی هەرێمی ئەکرد ئەوەندە مجاملەی هێزە شیعیەکانی نەیەکرد بەڵام شیع سوودانی نوێنەرێکە لا ئیطاری تەنسیقی نوێنەرێکە لا ئیطاری تەنسیقی بۆیە لعبە و گەمەی سیاسی ئێستا ئیطاری تەنسیقیەکە بۆیە ئەو مەرحەلانەی پێشوو کە بەسەریان گوزەشت ئێستا نایاڵن ینی ئەوە تحقیق بوو کە نووری مالیکیە بە نووری مالیکیەکە لە قەویترین ناخۆی ئێشیا سوودانی بەڕز سوودانی ئەو ترێکە نووری مالیکیەکە لە بەرگێکی تر گومانی تیانە کەوا سوودانی ناتوانێت مخالفەی مالیکی بکە کە ئەکبەر کوتلێ لە ناو پەرلەمانە و بەڵگەشمان لەسەرەوەی سیاری دۆلار سیاری دۆلار سوودانی ڕێی نەبوو کە دابەزێتەوە بە سەوسی کوتلەی مالیکی پێیان دابەزانەوە بۆ سەوسی لەبەرەوەی مالیکی لە دوو لایەنەوە بەقوتە لایەنی دەولە عەمیقە و لایەنیەوەی گەورەترین کوتلەی شیعی هەیە ئێستا چ ڕەبتێک هەیە بە راپۆرتەکەی فۆرم پۆلیسی و شێرکردنی لەلایەن قونسۆڵی ئەمریکا و ئەو ئێستاوا هەڵمەتێکی لەسەریان ئەڵێن ئەبێ بگۆڕێ و دیپۆرت جنین بلاسخارد چەند ساڵە هاوارە چ ڕەبتێک لەوان ئەوەی پاریس هەموو ئەمانە ئەو زەمینەیە کە هاتووەتە پێش بۆ نمونە کەسێک محاسەرە ئەدرێ محاسەرەکە لەوانەیە سەرەتا دوور بێ وردە نزیک بۆ تۆ ئێستا هەموو ئەطرافەکان گەیشتنە و قەنعاتەی هەرێمی کوردستان و سیاسیەکانی هەرێمی کوردستان بەگوێی کەس ناکەن بەگوێی خۆیان و بەرژەوەندی خۆیان نەبێ ئەمریکیەکان نیگەرانە لیان ئەوە هەموو بەرپرسانی هەرێم ئەمەیاڵێن
ئەوروپا لیان نیگەرانە لەسەر مافی مرۆڤ لەسەر با بڵێن مەلەفی پێشمەرگە لەسەر تەعاملکردن لەگەڵ دەوڵەتان عێراقیەکان لیان نیگەران بوون ئێرانەکان نیگەران تورکەکان نیگەران هەموو ئەمانە کۆبۆتۆ بۆیە قونسوڵی ئەمریکی باز لەوە بکەم ماڵە کارتۆنیەکەی هەرێمی کوردستانە لە بەرامبەر هەرسێناندایە ئەمە شەرمە ئەمە شەرمە کە مەسیجێکی ئاوا ڕاستەوخۆ و پێ بدرێ بەڵام هیچ ئیجرعاتێ نەکەی بێ ڕەدی راپۆرتێک بدەیت تۆ راپۆرتی وەزارەتی خارجی و راپۆرتی هەموو مؤسساتی دەولی و منەظەماتی دەولی هیومەن ڕایتس وۆچ هەموو مؤسساتی دەولی باز لەوەیەکە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانان نییە بە هەردوو زۆنگەکەوە تۆش بڵێن نەخێر ئەم راپۆرتانە ئەسڵیان نییە ئەوانەی گیراون خۆیان چوون بۆ سجن پێت وایە ئەو کەساتیانە مەسەلەن لە خۆشت بکەن میزاجی شخصی بێ ناوانە ناتوانەوە تابعی تەرجەمەی حرفی سیاسەتی دەوڵەتەکانەکەن چونکە قۆنسڵ و سەفیر نوێنەری وڵاتەکانە لەو شوێنە زۆر جاریش لە مخابراتەوە دێن یعنی ئللا جزێک لە مخابرات لەناو مؤسسەکانە هەیە ملحقاتی تیجاریان هەیە ملحقاتی عسکەریان هەیە چونکە منطق استراتیجیەتی عراق وا ئەکە ئەم سەفارەتانە سەفارەتی گرنگ بن بۆیە گەورەترین سەفارەت لە شەرقی ئەوسەتا سەفارەتی ئەمریکا لە عێراق ئەو احتیمامەی کە وڵاتانە ئەیدەن بە عێراق بە شوێنی تری نادەن بۆ جیۆپۆلیتیکی عێراق جیۆسیاسی عێراق زۆر لەبارە بۆ ئەوی بەرژەوەندی هەمووان جێبەجێ بکە بۆیە ئەمریکەکان نیگەرانن ئەوە ئەبینین قونسوڵەکەیان چێڵێ بەڵام هێشتا گەورەترین قونسوڵخانیان لە هەولێر هەیە ئەو بەمانای دەستبەردار بوون نییە بەمانای نوعاًما نازانم لە مستەڵاحی سیاسی ئەو بەرژەوەندی ئەمریکا لەوایە کە دەستبەردار نەبێت چونکە دوجار ئەمە منطقەیەکی گرنگە بۆ ئەمریکیەکان بەڵام مامۆستا ینی بەڵام ئایا کێشانە ئینزاری پرتەقاڵیە بەڵام ئایا ئەمریکیەکان تەوبیان لەوە کردووە لە دوو نموزەجی ئەفغانی و نموزەجی عراقی تاوەکو بەدیلێکی گونجاوی دەستنەمامی خۆیان نەبێ نایگۆڕن چکە لە ئەفغانستان تەجوبەیەکیان کرد فەشەلیان هێنا ئەمریکیەکان دوجار بەجێیان هێشت بۆ تالیبان لە عێراقا تەجوبەیەکیان کرد دوجار بەجێیان هێشت بۆ بە شێوەیەک لە شێوەکان بۆ شیعە بۆیە ئەزمموی هەرێمی کوردستان بەو ئاسانیە واز لێ نایەنن بۆیە بە خەیاڵ پڵاو نەبین کە بڵێن تەواو قونسوڵی ئەمریکا مادەم ئەمەی وتوە سبەینێ بارگۆ بنە پێ نەدەین هەندەش زنێوی پێ نەدەین سەجنێوی پێ دەدەین نایە ساڵە نەبێت دەریکەن ئەڵە بگۆڕن قسێکی تر هەیە مەسەلە من لە دوێنێ هەندێک دیمانە هەبووم لە پانۆرامایە ئەیانوت ئەبێ ڕوبڕووی ئەو قەرارانە ببینەوە ڕوبڕووی ئەمریکا ببینەوە و گوێیان پێ نەدەین و ئەتوانرێ هەرێمی کوردستان ئەو قووەتەی هەیە کارتی هەیە مەسەلەن بڵێ من نەخێر هەر لە ڕێت و چاوی فرۆشم ئەخ تورکیا نایکردێ خۆمە مەسەلەکە ئەوە نییە ئەمە بە عنتەریاد ناکرێ ئەمە پرەنسیپی دەولیە تۆ کە نەوتەکە وتیان قاچاقەیتر پارە ناکە هیچ کۆمپانیایەک نایکڕێ ئەو کۆمپانیا بەرژەوەندیان لەگەڵ عێراقا بێ عێراق زۆر ئاسان نەتوانێت مامەڵەیان لەگەڵا بکە ئەو کۆمپانیانەی کە لە هەرێم چ بە دواگەڕانەکەن چ دەرهێنانەکەن چ لێدانی بیرەکەن چ دەرهێنانەکەن چ مارکێتینەکەن هەر چواریان مامەڵەیان لەگەڵاکە هەر ئەم نەوتەی هەرێم بۆ سۆمۆ بکەن بۆ شەریکەی سۆمۆ عقد لەگەڵ حکوومەتی اتحادیا بکەن زۆر بە ئاسانی قەزێکە حەلە بێت چکە ئەو شەریکانە خۆ لە بەرچاوی کاڵی کورد نهاتوونی یاسای نەوت و غاز ئەگەر مۆماتەڵەیەکیان بۆ ئەمساڵ هەر ئەمە بێ کاکزانە بۆ ئەمساڵ هەر ئەمە بێ بەڵام ئایا قانونی نەوت و غاز کە دەرچوو بەخواستی هەرێمە بێ من لە ئێستەوە ئەڵێم لێم وەرگرە بە خواست و ئارزووی هەرێمیتیان نابێ ئەوش پێشتر مەدروست مەسەلەن ئەوە من مسۆدەکانی بینیوە دووسێ مسۆدەیم بینیوە و زۆر بە وردی دراسەم کردووە لەگەڵ دەستوری عێراقا نایەتەوە چونکە مادەی 111 و 112 ڕێگە نادا کە هەرێمی کوردستان بتوانێت نەوت بفرۆشێ مادە دەستوریەکان قسم لەسەر ئەوە نییە کات خۆی ئەمریکەکان هەنێ مەلزەمایان هێنابوو بۆ سەرۆکی حکوومەت و تویان ئێوە ئەتوانن قانونێک دەرکەن مادەم عێراق قانونی نییە ئەوە قانونەکەی هەرێمی بە محکمەی اتحادی هەڵوەشانەوە ئیدەن ئەگەر قانونەکەی عێراق دابنرێ لە بەرژەوەندی هەرێم نییە باش مامۆستا ینی پێت بڵێم بە ڕاشکاوی ئەو ڕۆژگارە بەسەر چوو هەرێمی کوردستان بتوانێت نەوت و غاز بفرۆشێت ڕەنگە هێشتا بە حتمینە هێشتا بە حتمینە چونکە مناوەرەی دیکە هەیە چونکە وەزع عێراق بە تەواوی نەمەیوە وەزی ئەم قەزیەکەی دروسە بێ کاتێک قانونی انتخابات تێپەڕێ
انتخاباتێکی دیکە بکرێتەوە هێزەکانی ئیتار زۆرینە بەدەست بێنن جێقاچی خۆیان تەسبیتکەن ئەمجارەکانێت دێن بۆ ڕۆژی محاسبە يوم الحساب يوم الحساب اي اگر مثلا صدر يعني اواني كهبوا هز السنه صدر من آخر جار نوێنەرێکیانە بینی لێرە لەسەر ئەو بابەتە هینە بینی وتم قرار وایە بگەڕێنەوە پرۆسی سیاسی وتی بەڵێ لە انتخاباتی داهاتوە زۆر بە قووە دەگەڕێنەوە وتم هیچ شکالێکتان نییە لەسەر قانونەکە وتی ئێمە لەگەڵ هەر قانونێک کابێ خۆمانە گونجێنی چونکە جەماوەری ئێمە سابتە قابل بە گۆڕانکاری نیە 880,000 دەنگیان هەیە بەهێزترین کوتلەی سیاسی و هێزی سیاسین کاتوانن ئەو 880,000 هەمووی بێنە سەر شەقام ئیتار 2,400,000 دەنگیا بووە نەیتوانیوە ملیۆنێکی بێنێتە سەرجادە بۆیە تەیاری سەدری تەیارێکی منەظەمە تەیارێکە جۆرێک لە هەرەمیەکی زیاد لە حەدی تایە یعنی کە مقتەدا سەدر بڕیارێکەدا هەمووان پابندن یعنی شتێکت بۆ باسکەم من ڕۆژێک قیادەیەکانم بینی چاوەڕێیە کردوتم چاوەڕێی چی دوتی چاوەڕێم تەوجیهمان بۆ بێ بچین بۆ تەعزیەیانە تەعزیە قیادەیەکی تر هەبوو تەعزیە قیادەیەکی تر بچین بۆ تەعزیەیانە ئەوە نەمولتەزیمن بە قیادەی خۆیان ئەوە لەناو هیچ هێزێکی سیاسی ئەوانی شتێڕوانین لەسەرەوە مۆزوع وەکو ئەوەی کە ئیتاری تەنسیقی کە ینی من لە برادێکم پرسی ئەوە بە مبەرمەجی بۆ هەرێمی کوردستان کە ئێستا وەزیرە و زۆر دیراسی وردی هەیە وتی ڕێی تەیاری سەدری ئەگەر تونتر نەبێت لەسەر نەوتی هەرێم کەمتر نییە لە ڕێی ئیتاری تەنسیق ینی ئەو یۆم الحسابە هەردێت ینی ئەو قەزیەیە کە ئەوان ئەم نەوتە بە مڵکی گەلانی عێراق مسەیرەکەن ئەوان قەناعەتم وانە واز بێنن لە کۆتاییە بەڵام مثل مەرحەلیان جۆرێک لە سازشەکەن پەیوەندی بە قووە و زوعفی ئەوان هەیە ینی چۆنەڵی باشتێکی دووبارە نەبێت بڵم دوا پەیامت بەڵام چەند کەلیمەیەکتە دەمێ بۆ چوونی خۆتیان لەسەر بڵێ مەسەلە نەوت لە هەرێم نەوت لە هەرێم بووەتە نقمەت بووەتە بەڵا بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە کۆمەڵێک بەرپرسی گەندەڵی کردووە بە فیرعون شعبەکەی شەوساوەتەوە إلى أبعد حدود تووشی فەقیری و هەژاری بوو قواری هەرێمی کوردستان لە قواری هەرێم لە چوارچەوەی دەستورات تەسبیت بووە کەس ناتوانێت هەڵی وەشێنێتەوە کوردایەتی لەو دیو حەمرینەوە لێرە کوردایەتی بزنسێک بووە کۆمەڵێک سیاسی کردویانە بە پیشە و قەناعەتم وایە مەسەلەی کوردایەتی پاک و ڕەسەنەوەی کە کاتی خۆی کراوە بە ناوی کوردایەتی و ئێستا بریتە لە بزنسێک غەیری بزنسیی تر نییە لە بەغداش و لێرەشەوە لە بەغداش و لێرەشەوە بەڵێ چونکە بۆ پۆستێک ئامادەن یەکێتی و پارتی محکەمەی اتحادی لە یەک بگرن بەڵێ ژیانی خەڵک ژیانی خەڵک تا ئەم دوو هێزە لە دەسەڵاتە بن ژیانی خەڵک لە کولەمەرگیابێ سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وردکارە باری بودجەوە سپاس مامۆستا بۆ هیوادارین ورد ڕاشکاو چوو بینە ناو مەوزوعە و بەرچاو ڕوونیەکمان دابێتی ئێوەی بینێت ئێمە پانۆرامامان پێشکەش کرد ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان